بارودۆخی سیاسی عێراق لە گۆڕانکاری و پێشهاتی تازەدایە. کورد لەو سەروبەندە بەڕای چاودێرانی سیاسی دەبێت لەگەڵ گۆڕانکاری هەنووکەیەکان خۆی بگونجێنێت، بە تایبەت سەرۆکوەزیرانی ڕاستفێراوی نوێی عێراق لە هەوڵی پێکهێنانی کابینەی نوێی حکومەتدایە. پێکهێنانی کابینەکەی محەممەد تۆفیق عەلاوی گرنگە کە کورد یەک بە یەکگرتووی مامەڵی لەگەڵا بکات، چونکە عێراق بەرەو هەڵبژاردنێکی ترەچێ و بەتایبەت شەقامی شیعی داوای نووسینەوەی دەستورێکی نوێەکەن یاخود هەمواری دەستوریەکان بەشێک لەوانە دەنگ و ئاوازێک شەیە بۆ ئەوەی کە فیدراڵی هەرێمی کوردستان لە قاڵب بدرێت. بە حکمیەوەی عێراق بە کۆمەڵێک بڵێن کێشەی و قەیرانی زۆر دژوار تێپەڕی ململانەی سیاسی نێوان حیزبەکان دژوار بوو، نێوان پێکهاتەکان دژوار بوو، بۆیە ئەرچی محەممەد تۆفیق عەلاوی هەستەکەم زۆر قرس بێ بەوە. ڕۆژنامەنووسێک ئەوە دەخاتە ڕوو کورد یەک ڕیز بێت بۆ ئەوەی بەرژەوەندی گشتی لە بەرچاو بگیرێت و لایەنە سیاسەکان پەیوەندی و گفتوگۆی زیاتر ئەنجام بدەن بۆ دۆزینەوەی دەرچەی پێویست لە پێناو هەنگاوی زیاتر بەرە و چاکسازی بۆ دۆخی عێراق و چارەسەرکردنی گرفتەکان و داواکاریەکانی خەڵکی جێبەجێ بکرێ. ئێمە لە هەموو سەردەمێکا لە هەموو کاتێکا ناوماڵی خۆمان بپارێزین، ڕێک خەین بۆی دەستکەوتەکانمان بپارێزین و دەستکەوتی تیژ بەدەستبێنین. چاودێرێکی سیاسی ئەوە دەخاتە ڕوو لەگەڵ هەموو ئەم گۆڕانکاریانەدا دەبێت کورد یەک ڕیز و یەکدەنگ بێت بۆ ئەوەی بتوانرێت لەو ڕێگایەوە ماف و داواکاریەکان بەدەست بهێنرێت. ڕابردووە هەموو ئەوانەی بەدەست هاتوون بەرەنجامی یەکگرتووی هێزە سیاسیەکان بۆ یەک خیتابی بووە و هەموو ئەوانەی لە دەستمانداوە لەو کاتانە بۆ کە هێزە سیاسیەکان لە ململانەی توندابوون یەکیان شکانووە و کۆک نەبوون لەسەر نووسینەوەی بەرنامەیەکی نیشتیمانی، کۆک نەبوون لەسەر ئەوەی کە کاری پێکەوەی بکەن و لە غیابی کاری پێکەوەی ئێمە لە ماوەی ڕابردووە زۆر شتمان لە دەستداوە. پێکهێنانی کابینەکەی محەممەد تۆفیق عەلاوی گرنگە کە کورد یەک بە یەکگرتووی مامەڵی لەگەڵا بکات. دۆخی ناوچەکە و عێراق هێندە ئاڵۆزە، هەمووان دەڵێن بارودۆخی سیاسی بە جۆرێک گۆڕانکاری و کێشە و قەیرانی بەدۆی خۆی داهێناوە. هەموو ئەمانەش کاریگەری نەرێنی لەسەر بەرژەوەندی گشتی و هاوڵاتیان دروست کردووە. عومەر کەریم، گەلی کوردستان، سلێمانی.